چون شروعین زودتر لسر به مجاله دیکن تایبت سرکتنا بلوک راسرا و نتو پرستان ليكتيا أوروبا والفرنسا يجي بريانا تامش فكر كل سروك فرنسا دمال دست برلماني خو حلوة شاندو قد سركتنا نتو بارستان وراس روان مترسيا جبو يكتيا أوروبا تايبت بو فرنسا درباري في مجاري ميقولتو بيجا كده قال برئيس دكتور علي دولمري بربسي نيناتي حكومة هرما كردستان باريس ديت قال مدى بيتن برئيس دولمري شاف باش تبخيرات جبو كردستان 24 دەست پێکیان بەحسا سەرکەفتنە بلۆکی ڕاستڕە و نەتەوە پەرستان بکەین بۆچی مەترسیە بۆ یەکێتی ئەوروپای تایبەت بۆ فەڕەنسایەک دەمەکێدا و سەرۆکی فەڕەنسایە دەمالدەست پەرلەمانی خۆ هەڵوەشاند و هەڵبژاردنێن پێشوەخت دیاریکردن بەڵێ گەلێک سپاس بەڕاستیە ئەنجامە چاوەڕوانکراون فەڕەنسا و ئەوروپادا چونکە ئەوە یەکەمین هەڵبژاردنە دۆخێکی زۆر جیاوازدا بوو چەندین قۆناغ هاتینە پێش لە 2019 یەکەم جار دەرچوونە یەکەتی بەریتانیا بۆ یەکەتی ئەوروپا ساڵا 2020 کە کاریگەرێکە زۆر سەروی هەڵبژاردنی هەبوو چەندین وڵاتی دیکەن و کە داواتکەن کە دەرکەون یەکەتی ئەوروپادا بۆ پشتی هەنگی پەتا کۆڕۆنا بوو کە کاریگەرێک کە ڕاستەخۆ ژیانە خەڵکی هەبوو بەتایبەتی ئەو قارە ئەوروپا کە قارڕەکە پیرە هاتە ناساندن کە چەندین قوربانەی لێکەفنەوە پشتی هەنگی ژبیرنەکەی نۆکە بەرۆکێ شاری نزیکی ئەوروپایە ئۆکرانیا کاتە نۆکە وڵاتی تێکەتی ئەوروپا نەشیانە دۆزەکە باش بۆ وێ کێشەی چارەسەر بکەن پشتی هەنگیش هەبوونە شەڕ لە حەماس و بینە حەماس و ئیسرائیلدا ئەمانە هەمووی تەئسیر کاریگەریەکە زۆر سەر ژیانە خەڵکی کردیە خەڵکی ئەوروپا دوو تش لازمن یەک ئاسایش دوو خۆشگوزارانی بژێوە ژیانە خۆ ئینۆکە هەر لە ئەوروپا نینە شەڕ سەر سنوورێت ئەوروپایە پاش ئەو شەڕانە نرخێت کەلوپەلە گەلێک زۆر بووین ئەوە هەموو تاثیر کردیە کە پارتێت ڕاستراو استفادێ وێ قۆناغی بکەن چونکە خەڵکی ئەوروپاکە و بەحسکردن دوو تش لازمن بۆیە ئەو ئەنجامێکە ئەو هاتە کرد مەترسێکە مەزنە بۆ یەکێتی ئەوروپا لە داهاتوودا باشە زۆر باش بەڕێز دۆڵەمەری ئەم بڕیارەی سەرۆکی فەڕەنسا کە داوێتی بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی وڵاتەکەی ئایا ئەمە ترسە یاخود سەر لە نوێ خۆنیۆکردنەوەیە ئەمە چەندین بیرروبوو هەیە چونکە بەپێی یاساکانی فەڕەنسا سەرۆکی فەڕەنسا مافێکی دیاریکراوی هەیە کە ئەتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە ئەمە شەشەمین جارە لە مێژووی فەڕەنسا ئەماڕوو ئادان بەپێی شیکەرەوەکانی فەڕەنسا بەپێی بابەتەنەی کە ئێستا گوێم لێگرتووە دوو مەبەستی هەیە سەرۆک ماکرۆن چونکە دەزانێت حەزبەکەی کە لە دەسەڵاتدایە و تەنها 3 ساڵی ماوە لە هەڵبژاردنەکاندا پارتە ڕاستراوەکان دەنگێکی زۆران بەدەستێنەوە واتە دەنگەکانە لە 150 بوویتە 140 ئێستا بە هەموو پارتەکانەوە کەمە مەترسیەکە بۆ داهاتووی فەڕەنسا نەکو بۆ ئێستا بەڵکو بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لەبیر نەکەین دوو خۆری سەرۆکایەتی پێشوور لە نێوان ڕاستراوەکان و سەرۆک ماکرۆن بوو بەڵام لە هەڵبژاردننی داهاتوو سەرۆک ماکرۆن ناتوانێت جاکێتی خۆ هەڵبژێرێتەوە ئەمە شانسی ڕاستراوەکان زیاد دەکەن کە دەسەڵاتی فەڕەنسا بگرنە دەست ئەمەش مەترسیە بۆ یەکێتی ئەوروپادا ئەمەی دووەم مەبەستی من ئەمەیە کە ماکرۆن دەیەوێت ئەم هەڵبژاردنەی پێشوەختەی پەرلەمان ئەوە دەسەڵات ئەنی حکوومەت بدات بە ڕاستراوەکان پیشانی خەڵکی فەڕەنسا بدات کە ئەوان هیچیان پێی نییە و ئەمە حکومەکەیان بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکاتی فەڕەنسا دەنگ بەدەست نەهێنن باشە کاک دکتۆر ینی جبلی في هالبشاتنه ده هالبشاتنه بري نهاية ولاتن يكتيا أوروبا جي يعني قالك ولاتن يعني مشان بشج ولاتن يكتيا أوروبا راس روان دنجن باش آنينا سركفتنين باش آنينا حكومة دست راس روان دايا يعني بالنر يعني بشن هوكارين سركين بدس خستنا دنجان يعني سركفتنا بارتن نتوا باريستو راس روان شل أوروبا يكتيا أوروبا ئەوە خۆم بەحەز کرد دوو تشتی زۆر سەرەکیە یەک ئاسایش دوو خۆشگوزەرانی بژێوی خەڵک ئاسایش تەنها ئاسایش شەڕەنینە بەڵکو چەندین پەنابەر هاتینە ڕاستی پەنابەر یەکێک لە هۆکاری سەرەکیت زیادبوونە دەنگی ڕاستراوە ئەو ڕۆژمارە پەنابەرە لە هەموو وڵاتێت ئەوروپی گەلێک زیاد بووینە ناو باژۆر و باژۆرشکێت ئەوروپادا مەترسی سەرجانە خەڵکی هەیە دزی زیاد بوویە خەڵک نەچێت وەکو جاران ئاسانی شەوان دەربکەوێت تایبەتی هەندێک ناوچە هەنە کە من ناوچەی زۆر مەترسینە حتا پۆلیسی ئەوڵاتەش نەکاری بیستە ئەمانە دوو گرانبوونە نرخی کەلوپەلە دوای ئەو هەمە قۆناغێت کە سەر ئەوروپا و جیهانێ دەهاتەوە کە بەحسکردە ئەمە بۆی ئەوە کە خەڵک دەنگ بداتە ئۆپۆزیسیۆنە بۆ ئەوەی ژیانەوان باشتر دابی بکات تایبەتی لە ڕووی ئاسایش چونکە بۆ ئاسایش بۆ خەڵکی ئەوروپا شتێکی زۆر گرنگ و استراتیژیە
باش جەنابی دکتۆر هیچ کوردێک دەچێتە نێو پەرلەمانی ئەوروپا واتە مەبەستمە بڵێم ئایا گرنگە کورد دەنگی هەبێ لە ناو دڵی ئەوروپادا؟ بەڵێ بێگومان چونکە هەر ئەندامێکی پارلەمان پەرلەمانی گەورەی وەکو یەکێتی ئەوروپا دەبیتە لۆبیەک چەندین دۆست و برادری دەهەبێت ئەتوانێت لەگەڵ هاوکارەکانی تر کە دۆستی زۆرمان هەیە لە یەکێتی ئەوروپا چونکە یەکێتی ئەوروپا ئەزانێت کە ئاسایش و سەقامگیری یەکێتی ئەوروپا ئێستا پەیوەستە بە ئاسایش و هەرێمی ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستانشدا لەبیر نەکەین پێشمەرگە قارانەماکان بەرگریکی وان کرد کە ناویداوە لە هەموو وڵاتانی ئەوروپادا بەهۆی شاری نگریسەی تێرۆریستانی داعش چەندین ساڵدا بۆیە هەبوونی هەر کوردێک لە دلی ئەوروپادا لەو پەرلەمانەی کە کاریگەری ڕاستەخۆی سەر هەموو وڵاتان هەیە دەبیتە هۆی پشتیوانی زیاتر بۆ گەلی کورد لەو پەرلەمانەدا. زۆر باشە کاک دکتۆر ڕەوشە کوردان شاوایە ئەو بربژێرن کورد خۆ هەڵبژاتین وەزانیاری هەیە لە سەرڤەیەکێ چەند کورد دێ سەر بکەون دە هەمان دەمدا تاماژەشی پێکرد بەس ئەف سەرکەفتنا کوردان دە ناوە پەرلەمانێکی وهای گرنگ دە جیهانێدا کو یەکێتی ئەوروپایە ینی هەتا چەند دکارن خزمەتە دووزاڕەوایە کورد بکەن لە کوردستانê li her çar parçeyên Kurdistanê heta nokê hîç zanyarî nîne hîç endam parlemanek çunke hêşta nokê kotayê pê hatiye hindek welat wekû İtalya tewaw nebûye belkû sibehî ziyatr zanyarî dihebin belkû belam zor giring e yanî Kurd wekû neteweyî Kurd li her çar parçeyê Kurdistanê nûnerek hebî li parleman pêşan du endam parleman me hebûn karîgerekî zor hebû ser endam parlemanê dîke bêguman li 720 endam parlemanda hemir ser rewşa herêma Kurdistanê rewşa gelî Kurd nizanin belkû hebûnê wan dibîte parnerek بۆ ئەوەی دۆستێت خۆ زیاتر بکەین بۆیە ئەمە باشە داهاتوودا ڕاوەندا کوردستانی دەروە زیاتر هەوڵ بدات ئەندام پەرلەمان چل وڵاتی خۆ چ یەکێتی ئەوروپا زیاتر بکەن چونکە هەر کوردێک دەروە شتێک ببیتە نوێنەرێ گەلێ خۆ تایبەتی گەلێ کورد و هەرێمە کوردستانی. باش جەنابی دکتۆر ئێستا بۆ خۆتان ئاگادارن کە کۆمەڵێک پرسی گرنگ لە جیهاندا هەیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەجودا بۆ خۆ دەزانی کە ئێستا پرسەکان پرسی گۆڕانی کەش و هەوایە پرسی ئابووریە هێشتا باز لەوە دەکرێت مەترسی تیرۆر ماوە لە ناوچەکەدا و ئەگەر بیتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە جەنگی تێدایە ململانەی وڵاتە زلهێزەکانی تێدایە کەواتە مەبەستمە بپرسم ئایا لە دوای ئەم هەڵبژاردنەوە سیاست کە زۆر باز لەوا دەکرێت ئەم سیاسەتە گۆڕانکاری بەسەردادێت چاوەڕێی چی بکەین؟ دوای ئەم هەڵبژاردنە بێگومان سیاسەتێکی نوێ یەکێتی ئەوروپا تێدا گۆڕەوە چونکە ڕاستەوەکان زیاد بووینە پێویستە ئەو وڵاتانەی کە ئێستا ڕاستەوەکان نەگەشتونە تا سەر حکم سیاسەتی خۆیان بگۆڕن کێشەکان چارەسەر بکەن ئەگەر هاتو کێشەکان چارەسەر نەکەن خۆ دەبین ساڵ بە ساڵ ڕاستەوەکان زیاد دەبێت بۆیە پێویستە ریفۆرمێکی ڕاستەقینە لە وڵاتانە دەست پێ بکات وەکو باسم کرد یەکەم ریفۆرمش ڕووی ئاسایشەوە بێت ئاسایش و سەقامگیری ئەوروپا زۆر گرنگە بۆ خەڵکی ئەوروپادا بە تایبەتی من لە فەڕەنسا دەبینم کە ڕاستەوەکان لە چەند ساڵی ڕابردوو دەنگەکانیان زۆر زیادی کردووە بە تایبەتی ئەم هەڵبژاردنە یەکەمین هەڵبژاردنە کە ڕاستەوەکان 140 دەنگەکانی فەڕەنسا بەدەست بێنن کەەوە مەترسێکی زۆرە بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی سیستەمی فەڕەنسی سیستەمێکی نیمچە سەرۆکایەتەیە کە سەرۆک کۆمار دەسەڵاتێکی زۆری هەیە ئەمە دەبێتە مەترسی بۆ سەرکەتی ئەوروپا چونکە ئەم پارتانە داوای ئەوە دەکەن کە یەکێتی ئەوروپا هەڵبژێتەوە جارێکی تر سنوورەکان دابمەزرێنەوە ئەمە دەبێت هۆی ئەوە کێشەیە چونکە خەڵک بینیتی حقا من بڕوا ناکەم بڕای منەوە ئێستا یەکێتی ئەوروپاوە بە ئاسانی هەڵبوەشێتەوە ئەگەر هاتو ڕاستەوەکان بینە سەر حکم کە بینیمان هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپا بە هەموو دنیا تاکو ئێستا بە کێشەی ئۆکراینەوە کە شار نزیکە ناتوانن چەندین وڵاتی تر فینلەندا و رووسیا سوێدش داوای ئەندامەتی ناتوان کردووە چونکە دوای شاری جیهانی دوام 25ەوە وڵاتانی ئەوروپا بیان کردووە پێویستە دووشت بکەن بۆ وڵاتانی ئەوروپا یەک لە بواری ئاسایش دوو لە بواری ئابووریدا بۆیە ئەم وڵاتانە پێویستان بە یەکتر هەیە چونکە هیچ وڵاتێکی یەکێتی ئەوروپا بە تەنیا ناتوانێت بەرگری لە وڵاتەکەی خۆی بکات وڵاتی خۆ بکات. بەڕێز پرسیارێکە کورد دکتۆر ئەگەر بەرسڤەکە کورتیش هەبیتن سوپاس بین دەربارەی بابەتێک کوچبەریە کو دەبێژن سەرکەتنە بلوکێ ڕاستڕەوت ینی دەبێت سبە مەترسی لەسەر سبێ ڕۆژدا مەترسی لەسەر کوچبەریە هەبیتن ینی سەرکەفتنە وان دێوەهاکەتن کو ئیدی کوچبەریە لە یەکێتی ئەوروپا چارەسەر بکەن یان ئەو خەڵکی کولەوە دەرێ کوچبەرە ئیتر بە زۆرێ دارێ ڤەگەڕێنن وڵاتێن وان
باوەڕ ناکەم چۆن کۆچبەری ڕێراوەکە لە مێژوودا هەبووە دە بەردەوامش بی بەس ڕەنگە سیاسەتە خۆ بینە گۆڕاندن تونتر بێتەکردن مافی پەنابەتی ئاسانی نەدەدانە هەمە خەڵکیدا و هەرا سنووریت خۆش فتاوتر بکەن بەڵام نەشێن ڕێگری لێ بکەن بەس بێگومان دێکاریرێکە زۆر سەر پەنابەرە و کۆچبەری هەبێت داهاتوو لە یەکەتی ئەوروپادا. بەڵێ بەڕێز دکتۆر علی دۆڵەمەڕی بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا ڕاستە و خۆ لە پاریسەوە لەگەڵمان بووی سوپاس. سپاس دکتۆر. زۆر سپاس.